بوێری لە بەردەم لێشاوی زانیاری. هەموو کەسێ بوێر نییە لە بەردەم لێشاوی زانیاریە. ئەگەر شتێک بتەوێ ڕێگر بێ لەوەی تیا بچی ئیخلاسە، ئەنجام خوازیە، ئیتر مەترسە. هیوا هەیە ئەترسێ، ئەو کتێبە ناخوێنێتەوە، نەوەک قەناعەتی بگۆڕێ، ئەم کتێبە ناخوێنێتەوە، نەوەک خەیاڵە خۆشەکانی تێک بچێت. بەس لە ڕاستیە ئەوە نیشانەی عەشوایی بوونە لە بیرکردنەوەی ئینسانە. ئەگەر مرۆڤێک خاوەنی ئیخلاس و دڵسۆزیەکی گەورە بێ و ئەنجام خوازێکی گەورە بێ، ئەبێ نەترسێت، بخوێنێتەوە، گوێ بگرێ، زۆرترین شت ببیسێ، چونکە ئەم دنیاە کاتێ بەجێ هێڵی ئەم دنیا چەنێ بچووکە، بەڵام ئێمە زۆر زۆر کەممان لێبیست و لێمان بینی و لێمان خوێندەوە. زانایان مرۆڤ بوون، هەندێک کەس ئەوەندە زاناکەی پێ مقەدەسە قسە زەعیفەکەی بە بەقووەتە زانێ. زانایان مرۆڤ بوون، لە سەردەمێکی کۆن بوون، دەستیان ڕانەدەگەیشت بە زانیاریەکانی سەردەمی خۆیان. لە کاتی خۆشیاندا پیرۆز و بێڕکابەر نەبوون. هیچ زانایە لە کاتی خۆیان لای خەڵک پیرۆز نەبووە، هیچ زانایەک بێڕکابەریش نەبووە. بەڵام ئەوە ئێمەین ئەمڕۆ خەیاڵێکمان کردووە وا ئەزانین هەرچی فڵان کەس وتی تەواو. مەرج نییە، با فڵان کەسیش بێڵە پێویستی بە دەلیلە. بۆیە وەستان لە بەردەم لێشاوی زانیاریە لە هەموو بوارەکانی مەعریفە زۆر زۆر پێویستە، تاکو ئێمە بگەین بە دڵنیایی. بەڕێزان، وتەیەک هەیە ئەڵێ ئەو کەسەی بە دڵنیایی دەست پێ بکە ئەگاتە گومان، بەس ئەو کەسەی لە گومانەوە دەست پێ بکە ئەگاتە دڵنیایی. بۆیە ئێمە ئەبێ خاوەنی لێکدانەوەیەکی زانستی بین، تۆزێ بە گومان بین لە شتەکان، بڕین بە دوای دەلیلەکانیانە. کاتێک گەڵێن ئەم شتە وایە ئەو شتە وایە، بزانین چەندێک وایە. لەو ڕێیە زۆر شت فێرە بی و ئەو ڕێیەش پێویستی بە بوێریە.